بینەرانی بەڕێز سڵاو تاوتێ ئەم ڕۆمان تایبەتە بە تۆبارانەکانی وڵاتی تورکیا بۆ سەر سنوورەکان و هەروەها تۆبارانکردنی قەندیل و بە شێوەیەکی و بەناو کە بڵێن تۆبارانەکانی هەرێمی کوردستان. بۆ ئەو بابەتە میوانداری مامۆستا هێمن میرانی مامۆستای زانکۆمان کردووە کە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بێتن. مامۆستام کاتە و باش تۆبارانەکانی هەردووک وڵاتی کۆماری ئیسلامی ئێران و وڵاتی تورکیا لە چیاوە سەرچاوی گرتووە لە سەرەتاوە؟ زۆر سپاس بۆ جەنابەت کاک دڵدار، سڵام بۆ بینەرانی بەڕێزی NRT. لە ڕاستیە ئەوان ڕای دەگەێنن کە بیانوەکانیان بریتە لە هەوڵدان بۆ ڕاوەدونان و تەفروچووناکردنی پێگەکانی پارتی کرێکارانی کوردستان و پەژاک وەکود و هێزی ناری سەرەکی ئەو دوو وڵاتە. بەڵام بەداخەوە لە پەنای ئەو بیانوە زیان و زەرەری زۆر بە هەرێمی کوردستان، ژینگەی هەرێمی کوردستان، خەڵکی هەرێمی کوردستان، ئەو هاوڵاتیانەی کە لە هێلی تەماسی نێوان ئەو دوو دەوڵەتە لەگەڵ هەرێمی کوردستان دەژین، بەردەوام ساڵانێکی زۆرە قوربانی تۆپ و تەیارە و بردومانی ئەو دوو وڵاتەن. واتە بیانوەکان نارەکانی خۆیانن، بەڵام لەبری ئەوەی لە ناو پایتەختەکانی خۆیان بە دوای چارەسەری و کێشانە بگەڕێن، بەداخەوە لە سنوورەکانی ئێمە هەوڵی چارەسەری دەکەن. بەڵێ دێتە دەوترێتن لە ڕاگاندن و هەندێک چاودێری تری سیاسیش وە ئەڵێن کە تورکیا ئێران هەروەها لەگەڵ عێراق حکوومەتی ناوەندی عێراقەوە لە ژێربەژێرەوە ڕێککەوتون لەسەر ئەو تۆبارانانە و ڕاوەدونانی گەریلاکانی پژاک و پەکەکە. تۆ ئەم قسەیە چۆن وەڵامەیتەوە؟ لە ڕاستیە دەمێک ساڵە ئیتفاقیە هەبووە لە نێوان تورکیا و عێراق و ئێران و سووریا بۆ بێدەنگکردنی داخوازیەکانی کورد و بەتایبەت لە نێوان عێراق و تورکیا و ئێران ساڵانی ڕابردوو کۆبوونەوە کراوە و وەفد پێکەندراوە سەردانی یەکتری بکە، لیژنەی دوو قۆڵی و سێ قۆڵی و زیاتر دروست کراوە لەبەرەوە شتێکە نزیکە واقعکە و بەتایبەت کە ئێمە دەبینین ئەمە مانجێک زیاترە بە تۆبارانەکانی تورکیا و ئێران سنوورەکانی هەرێمی کوردستان کە دەکاتە سنووری دەوڵەتی عێراقی فیدراڵ پێشل دەکرێن، سەروەری دەوڵەتی عێراق پێشل دەکرێت. حکوومەتی عێراقی زۆر ساردانە هەڵوێستی نواندووە و تەنانەت ئیکتیفایان بۆ کردووە شاندێکی پەرلەمانی بنێرن و راپۆرتێک بداتە ئەنجومەنی نوێنەران بۆ ئەوەی هەندێک تەوسیات بدا. واتە بەڕاستی هەڵوێستی دەوڵەتی عێراقی زۆر هەڵوێستێکی نامەسئولانە و زۆر هەڵوێستێکە کە قابل بەوە نییە کە وڵاتێک سەروەری پێشل بکرێ و ژیانی خەڵکو و هاوڵاتیانی بخرێتە ژێر مەترسیەوە بەم زۆرە بەم ساردیە بەم حەز نەکردن بە مەسئولیت ڕەفتار بکە. مامۆستا شەڕی گەریلاکانی پەکەکە لەگەڵ وڵاتی تورکیا تازە نیە، بۆ ماوەی 30 ساڵە لە ساڵی 1984ەوە ئەم شەڕە چەکداریە دەست پێی کردووە لەگەڵ تورکیا. تا ئێستا هیچ ئەنجامێکی نەبووە، نە ئۆپەراسیۆن نە تۆبارانکردن. دوای ئەوەش چەندین پێگەکانی پەکەکە لە ناو خودی ناوجەرگەی تورکیادان. چما تا ئێستا ئەوانی تەواو نەکردووە کە بێتن سنووری هەرێمی کوردستان ببەزێنێ، هەروە کۆماری ئیسلامی ئێرانیش. تۆ پێت وایە تۆبارانکردن لەلایەن ئەم هەردوو وڵاتەوە لەرکردنە و هەروەها هاندانی باشووری کوردستانە بۆ ئەوەی شەڕی کورد بە کورد بکات دووبارەوە بە پێی قسەکانی پەکەکە یان چی؟ لە ڕاستی ئەمە پارادۆکسێکی گەورەیە بە تایبەتەوەی پەیوەندی بە تورکیا هەیە، چونکە تا ئێستا لە 8 ساڵی ڕابردووی حکومڕانێتی پارتی دادوکەشەبێدان بەردەوام بەڕێز ئەردۆگان و سەرکردەکانی حیزبەکەی گلەی ئەوان دەکرد کە ئەوەی بربەستە لە بەردەم چارەسەری ئاشتیانەی پرسی کورد و دەستی ئەوانی گرتووە بۆ هەنگاوی جدی بۆ چارەسەری بنێن عسکەر بووە، مؤسسەی عسکەری بووە. ئێمە بینیمان لە 8 ساڵی ڕابردوو ئەوان کۆمەڵێک هەنگاوی زۆر جدیان لە پێناوی کەمکردنەوەی دەسەڵاتەکانی عسکەر هاوێشت. دواترینیان بریتی بوو لە ناچارکردنی چوار سەرکردەکەی عسکەر بۆەوەی دەست لە کار بچێشنەوە لە 29 تەمووز. پاش 29 تەمووز بەڕاستی نەتەنیا من و هەموو ڕۆژنامەنووسە لیبرالەکانی تورکیا و میدیاکانی تورکیا پێشبینیان دەکرد کە لە دوای 29 تەمووز ئیدی جارێکی دیکە پەنا بۆ فشاری سەربازی یان هەنگاوی سەربازی یان میکانیزمی سەربازی نەبردرێ بۆ مامەڵەکردن لەگەڵ کەیسی کوردی. بەڵام بەداخەوە ئێمە وێڕای ئەوەی بینیمان کە ژەنەڕاڵ نوێیەکان لە سوپای تورکیا بە گڵۆپی سەوزی ئەردۆگان دانران و میدیاکانی تورکیا باسییان لە خۆشی پەیوەندی نێوان ئەردۆگان و ژەنەڕاڵ نوێیەکان کرد. بەڵام دەبینین جارێکی دیکە ئەردۆگان وەکو ئەوەی کە لەبیری چوو بێ پێشترە و بەردەوام باسی لەوە دەکرد کە ئەوە سەربازە پەنا بۆ شەڕ و بۆ لولەی تفەنگ دەبا. ئێستا دەبینین ئەردۆگان پێشڕەوایەتی سەرباز و حکوومەت و دەوڵەت دەکا بۆ ئەوەی لە ڕێی وەسائلی سەربازیەوە هەوڵی چارەسەرکردنی
پرسی کورد یان کەیسی پەکەکە بدا من پێم وایە ئەمە دەمێک ساڵاوە ئەو ڕاستە سەلمێنراوە کە نە تورکیا نە ئێران ناتوانن کێشە ناوخۆیەکانی خۆیان لە دەرەوەی وڵاتی خۆیان چارەسەر بکەن. بەڵێ ئەم پێشەچوونانەی کورد یان پرسی کورد لە قەندی لە بەڵێ پێشەچوونەکانی کورد لە باکووری کوردستان بڵێن هەڵبژاردنەکان و بە شێوەیەکی ئازاد و بەدەستهێنانی نزیکە 36 کورسی لەلایەن پەرلەمانتارانی کوردەوە هەروەها ڕاگەاندنی خۆسەری دموکراتیک و گەیشتنی کورد تا ئەو ڕادەکە پرسی کورد ئیسارە بکرێت لە ناوخۆی تورکیادا ئەنجامی شەڕی ئەو 30 ساڵە بوو یاخود هاتنە سەر حکمی پارتی ئەردۆغان بوو ئاکەپە بوو یاخود سیاسیەکانی کورد بوو کە وەرەیەکی بەرزیان لا دروست بوو بەشداری سیاسیان کرد بە هەموو لایەنێکەوە لەو دەسەڵاتی تورکیادا. لە ڕاستیا بەرزبوونەوەی کێروی دەنگەکانی کورد و زۆربوونی ژمارەی پەرلەمانتارەکانی کورد وێڕای لە ناودووکەوانە وێڕای بوونی کۆمەڵێک بربەستی دەستوری تەکنیکی قانونی سیاسی لەسەر کورد یعنی ڕێگری زۆر کرا بۆ ئەوەی کورد ژمارەی کورسەکانی بەرز بکاتەوە هەندێک لەو ڕێگریانە قانونین بۆ نمونە قانونی هەڵبژاردن بەڵام توانرا بە یەکدەنجی لە ڕاستیا هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی کێروی دەنگەکانی کورد یەک ریزی و یەکخستنی ریزەکانی کورد بوو لە باکووری کوردستان وێڕای ئەوەی بەشێکی پەیوەندی بەو هەڵە استراتیزیانە هەبوو کە ئاک پارتی لە دوای 2005ەوە کردی بەرامبەر بە کورد چونکە لە 2005 ئەردۆگان خۆی یەکەم کەس بوو کە باز لەوە بکات چێشەیەک هەیە لە تورکیا بە ناوی پرسی کورد و ئەو هەوڵی چارەسەرکردنی بە ڕێگەی ئاشتیانە دەدا بەڵام بینیمان لە دوای 2007 پاش ئەوەی بەشێکی زۆری کوردەنجام پێدا لە 2008 2009 2010 لە مانجی ئۆکتۆبەر لە 3 ساڵ لەسەر یەکتری پەرلەمان کە زۆرینەی ئەندامەکانی ئاک پارتی بوون مۆڵەتی بە عسکەری وڵاتەکەیدا بۆ ئەوی سنووری هەرێمی کوردستانیش بەزێنێ لە پێناوی ڕاودونانی پارتی کرێکارانی کوردستان واتە ئەو سیاسەتە دووڕوەیەی منافقیانەی وەکو باکووریەکان دەڵێن ئەردۆگان و حیزبەکەی پێڕەویان کردوای کرد کە بەشێک لەو خەڵکە کوردەی دەنجی بە ئاک پارتیدا بوو دەنگ بە بەرەی ڕەنج و ئازادی دموکراسی بدا کەواتە ئەو پەراسوونە لەشکری و سیاسیانە لەم دوایە کرا لە دژی بەدەپە و هەروە گەریلاکانی پەکێکە ئەنجامی بایکۆتکردنی پەرلەمان بوو لەلایەن کوردەکانەوە یاخود کوشتنی ئەو سیانزە سەربازە بوو یان کوشتنی سەربازەکان سیناریۆیەک بوو بۆ ئەوەی ئەو ئۆپەراسیۆنانە ئەنجام بدە و زەخت خستنە سەر کوردەکان بگەڕێنە ناو پەرلەوان ئەو سیناریۆی ئەم کۆتاییە ئەم دواییانە ڕوویدا تۆ چۆن بۆمان شرۆڤە دەکەی؟ بەڵێ لە ڕاستیا وتەیەکی زۆر جددی و گرنگی ڕەحمەتی نەجمەدین ئەربەکان کە بە باوکی ئیسلامی سیاسی لە تورکیا دەناسرێ لە بەرامبەر ئەردۆگان و حیزبەکەی قسەیەکی زۆر جوانی هەیە دەڵێ پارتی داد و گەشەپێدان پارتێکی شەعبەویە پارتێکە سیاسەتی ڕۆژ دەکا واتە استراتیزیەتێکی دیاریکراوی نییە بۆ مامەڵەکردن لەگەڵ ڕووداوەکان پارتی داد و گەشەپێدان حیزبێکە بەردەوام لە 8 ساڵی ڕابردوو ویستویەتی بیسەلمێنێک کە حیزبی هەموو تورکیایە بۆیە کۆمەڵێک ئیزدیوازیەت لە سیاسەتەوە حیزبە بینراوە لەلایەک تەلەڤیزۆنی کوردی دەکاتەوە و باز لەوە دەکات کە پێویستە کێشەی کوردی یان پرسی کوردی بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەر بکرێ لەلایەکی دیکە لە ناوچەکانی نفوزی مەهەپە کۆمەڵێک سلۆگان و دروشمی نەژاد پەرستی زۆر توندی بەرز دەکردەوە ئەم دوو فاقیە لە بوونی میدیایەکی کارا کە ئەم شتانە بەراورد دەکا و پیشانی خەڵکی دەدا دووڕوویەتی ئەو حیزبە بەدەرکەوت بەڕاستی ئەمە وای کرد کە لە هەڵبژاردنەکان بەشێکی زۆر لە دەنگەکانی یان لە ژمارەی کورسەکانی لە ناوچە کوردەکان لەدەست بچێ و تەحملی سەرکەوتنی بەرەی ڕەنج و ئازادی و دیموکراسی نەکرد بۆیە بینیمان بەردەوامیدا بە ئۆپراسیۆنی سەربازی تەبعاً هەر بۆ زانیاری بینەرانی NRT ژمارەی ئەو چالاکوانە سیاسیە کوردانەی ئێستا لە زیندانەکانی تورکیان لە هەموو تاریخی سیاسی تورکیای معاصردا نەبووە تەنانەت لە سەردەمی مستەفا کەمالیش هێندە چالاکوانی سیاسی بەنا لەسەرەوەی کە داکۆچی لە داخوازیێڕەوەکانی میلەتەکان دەکەن لە زیندان نەئاخێنراون 5 پەرلەمانتار ئێستا لە زیندانن خەتیب دیزلا پەرلەمانتاریەکەی هەڵۆشان درایەوە 17 کەسی دیکە کەیسیان لە دژ بەرز کراوەتەوە تەبعاً ئەمە هەموو وێڕایەوەی دادگا ئەمە دەکات بەڵام بێگومان دەستی ئاک پارتی لە پشت ئەمە هەیە چونکە ئۆپەراسیۆنە سیاسەکان ئاک پارتی بەڕێوەی دەبا بەڵێ چارەسەری کێشەی کورد وەکو قەندیل هەروەها بەدەپەش لە ناوخۆی تورکیادا ئەڵێتن لە باکووری کوردستان ئەڵێ چارەسەری دەستورێکی بنگەهینە هەروەها ئازادکردنی عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پەکەکە تۆ ئەمەیان چۆن وەڵامەنیتەوە چارەسەری حەقیقی و بنچینەیی و ڕیشەیی لە باکووری کوردستاندا بۆ کێشەی کورد لەلایەن تورکیاوە گەلۆ چییە؟
بە سێ خاڵ دەتوانرێ هەم پەکەکە لە قەندیل بهێنرێتە خوارەوە و هەم جارێکی دیکە تونند و تیژی لە تورکیا سەر هەڵنەداتەوە. یەک دەبێ زمانی کوردی بکرێتە زمانی خوێندن، زمانی پەروەردەیی، زمانی فێرکردنی منداڵانی کورد. دەبێ بکرێتە زمانی ڕسمی خوێندن، زمانی ڕسمی کارکردن لەو ناوچانەی کە زۆرینەی دانیشتوانەکانیان کوردن. دوو دەبێت دەستورێکی نوێ بۆ تورکیا بنووسرێتەوە. ئەم دەستورە دەبێت دەستورێکی سیڤیل بێ، وەکو ئەوەی ئاک پارتی لە 2007ەوە باسی دەکات. دەبێت دەستورێکی سیڤیل بێ بەو مانایی مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی تورکیا بکات لەسەر بنەمای هاوڵاتی بوون، نەک لەسەر بنەمای ڕەگەز. چونکە دەیان دەق لە نێو ئەنایاسای ئێستای تورکیا هەیە، لە نێو قانونی بنگەهەیە ئێستای تورکیا هەیە کە باس لە تورکبوونی هاوڵاتیانی تورکیا دەکات. دەقێکەیە بەڕاشکاوانە دەڵێ هەموو ئەو کەسانەی ڕایەڵی هاوڵاتی بوونیان لەگەڵ تورکیا هەیە تورکن لە کاتێک ئەمە دژی واقعی تورکیایە. واتە دەبێت دەستورێکی سیڤیل بنووسرێتەوە کە مامەڵەی هاوڵاتی بوون لەگەڵ هاوڵاتیان بکە. یان ناوی هیچ ڕەگەزێکی نێو کۆمەلگەی تورکی نهێنێ، یان ئەگەر ناو دێ دەبێ ناوی کوردیش بێ. کورد بەمە ڕازیە تەبان. خاڵی سێ بریتیە لەوەی کە دەبێ مۆدلێکی حکومڕانی بخڵقێندرێ کە کورد بتوانێت لە زۆرینەی ئەو ناوچانەی دانیشتوانەکەی کوردە خۆی حکومداری بکە. جا ناوی لە دنیای حکومی ذاتی، فیدرالی، فراوانکردنی دەسەڵاتەکانی یەکە ئیدارەکان، هەر مۆدلێکی دیکەیە بەو مەرجەی کە دەبێت دەسەڵاتی خۆڕێبەری دەسەڵاتی خۆسەری بدرێتە کورد لەو ناوچانەی کە زۆرینەی دانیشتوانەکانی کوردن. ئەگەر تورکیا ئەمە بکە، ئەگەر تورکیا بچێتە ژێرباری ئەمە، تەنانەت ئەگەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان نەبێتە بەشێکیش لە چارەسەری من پێم وایە کورد بەمە ڕازی دەبێت. بەڵێ بابینەوە سەر تۆبارانەکان. تا ئێستا هیچ بنگە و بارێگەیەکی پەکەکە بە پێی قسەکانی سەرکردەکانی پەکەکە نەپێکەوە، بە پێی ڕاگاندن پێکەوە، بەڵام ئەوان ئەڵێن لە گوێڕێی بە گوێرەی نەخشەی 2007 ئەم تۆبارانە کراوە کە هیچ بنگە و بارەگەن تەنها یەک بارەگا پێکراوە. ئایا ئامانجی تری لە پشت ئەم تۆبارانەوە هەیە یان نا بۆ سەر هەرێمی کوردستان؟ لە ڕاستیا من پێم وایە تورکیا و ئێران هەست بە گەرمایی ئەو تەوژمە دەکەن کە لە باکووری ئەفریقیاوە هەڵی کردووە و وردە وڵاتەکان دیکتاتۆرەکان ئەو وڵاتانی کە مافی میلەتانی خۆیان نادەن سەرکردەکانیان دەڕوخێ کە دواترینیان ئەوەی شەوی ڕابردووی لیبیا بوو. من پێم وایە تورکیا و ئێران هەست بە گەرمایی ئەم تەوژمە دەکەن، لەبەرەوە بە هەموو جۆرێک هەوڵ دەدەن دۆخێک بخڵقێنن کە لەم گۆڕانکاریانەی لە ناوچەکە هاتوونەتەکایەوە کە پێشبینی دەکرێت خاریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاجارێکی دیکە بێتە گۆڕین، بە هەموو جۆرێک هەوڵ دەدەن بەشی کورد لەمەی ئێستا زیاتر نەبێ، یان لایەنی کەم هەوڵی تێکدانی ئەو بەشەی ئێستاژ دەدەن کە بەرکورد کەوتووە. چونکە دڵنیان لەوەی کە لە پاش لیبیا سڕەی سووریا دێ کە بەڕووخانی ڕژێمی سووری کە نزیک بۆتەوە ئێستا کورد بە بەشێک لە مافەکانی خۆی دەگاوە مۆدلی پاش بەشار ئەسەد مۆدلێک دەبێ بێگومان پێکاتەکانی سووریا بە مافەکانی خۆیان دەگەن. بۆیە تورکیا و ئێران بە هەموو جۆرێک هەوڵ دەدەن ڕێگری لەمە بکەن. جا بە فشار خستنە سەر هەرێمی کوردستان بۆ ئەوەی هەرێمی کوردستان ناچار بێ شەڕی پەکەکە و شەڕی پەژاک بکە، بەوەی هەوڵ بدەن ناسەقامگیری سیاسی لە هەرێمی کوردستان دروست بکەن، بە تایبەت کە چەند مانجێکە قسە لەسەر بەستنی کۆنگرەی نەتەوەی کوردستان یان کۆنگرەی نیشتیمانی کوردستان. مامۆستایمە دێنە سەرە و بابەتەش لە تۆبارانەکانی کۆمەری ئیسلامی ئێراندا چەندین هاوڵاتی شەهید و بریندارکردن، هەروەها دوێنێش 7 هاوڵاتی سڤیل لە کورتەکی لای سەنگەسەر و ڕانیەوە ئەم دەڤەرە تۆباران 2 سەیاران تەقت کرد و 7 هاوڵاتی سڤیل شەهید کران. بۆچی هەڵوێستی سەرۆکاتی هەرێمی کوردستان بەرپەرشدانەوەی تۆبارانەکان نیە بۆ سەر هەرێمی کوردستان بەگشتی تەنها ئەو ڕووداوەی شەرمەزار کرد بە تەنیا، یاخود ئەگەر کارێک بکرێت لە ناوخۆی هەرێمی کوردستاندا وڵاتانی دراوسێ تاوانبار دەکەن لە کاتێکدا ئەوانە ئەگەر کراش بن دیار نین، بەڵام ئەوە شتێکی بڵێن دەرباسکردنی سنوور بە شێوەیەکی زەق و ئاشکرا لە پێشاوی هەموو جیهانەوە کرێ. بۆچی تا ئێستا سەرۆکاتی هەرێم هەڵوێستێکی ڕۆن و زەڵال و توندی دەرنەکردووە بەرامبەر ئەم تۆبارانانە؟ لە ڕاستی ئەمە دەبێت لە وتەبێژیان لە بەرپرسێکی نێو سەرۆکاتی هەرێم بپرسێنرێ، بەڵام من قسەی خۆم کردووە بەڕاستی لەسەر ئەمە. وتەبێژێک بە ناوی سەرۆکاتی هەرێم ئیدانەی کوژرانی 12 سەربازی تورک لە چە لێ دەکا. دوێنێش بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئیدانەی ئەمڕۆ ببورن، ئیدانەی شەهیدکردنی 7 کەس و 7 کەسی کرد و داوای لە حکوومەتی تورکیا کرد کە ئەمە ڕابگرێ.
لە ڕاستە وەکو باسم کرد پێویست وایە ئەمە لە سەرۆکاتی هەرێم بپرسرێ ئایا داخۆ خۆیان ڕازین لەو هەڵوێستانەی خۆیان بە بڕای من پێویست وایە سەرۆکاتی هەرێمی کوردستان خاوەنداری لە خاک و لە میلەتی خۆی بکە چونکە ئەوەی تۆ باران دەکرێت نە سۆماڵە و نە مۆزەمبیقە هەرێمی کوردستانە سەرۆکایەتی هەرێم حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان و خەڵک حزبە سیاسیەکان ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی نابێ بێدەنگ بن من پێم وایە ئەمە نەتەنیا پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو دوو هێزی سەرەکی نێو حکوومەت دەبێ قسە بکەن دەبێ معارەزە قسە بکات دەبێ خەڵک بێتە سەر شەقام چونکە لە ڕاستیە ئێمە دەبێ خاوەنداری لەو هاوڵاتیانە بکەین کە لەو ناوچە سنووریانە دەژین و ساڵانێکی زۆرە زیانیان پێدەگا ژیانیان دەکەوێتە مەترسی ئەو ڕووداوانەی دوێنێ ئەو ڤیددیۆ ئەو وێنانەی ئەو حوت هاوڵاتی دوێنێ شەهید بوون لە ڕاستی وجدانی هەموو خەڵکێکی هەژاندووە ئەمە ئەو پەڕی ئەمە تیرۆرە بەڕاستی ئەمە تاوانێکی نێودەوڵەتیە کە دەبێ ئەردۆگان و حیزبەکەی و حکوومەتەکەی لەسەر ئیدانە بکرێن و دادگایی بکرێن من سەیرم دێ کۆمەلگەی نێودەوڵەتی ئەردۆگان وەکو بەتەڵ دەناسێ بەتایبەت وڵاتانی عەرەبی دەچێتە دافۆس بۆ هاوڵاتیانی غەزە دەگریە و دەچێتە سۆماڵ نان بەسەر هاوڵاتیانی برسی دابەش دەکات لە کاتێکە مافی 20 ملیۆن هاوڵاتی خۆی نادا لە کاتێکە ئامادەیە مسلمانانی دراوسەی خۆی بەرتۆباران بدە و بە ڕەمەزان کە شەهری حرامە لە ئیسلام شارێکە نابێ مانجەکە نابی شەڕی تێدا بکرێ لە مانجی حرامدا ئەو دوو وڵاتە ئیسلامیە خوێنی هاوڵاتیانی مسلمانی جیران و دراوسەی خۆیان دەڕێژن بەڵێ هەڵوێستی سەرۆکاتی هەرێمی حکوومەت تا ئێستا زەڵال نێوەکو ئێستا جەنابیش باس کرد ینی کەمە لەبارەی ئەوەی کە کراوە بەرامبەر هەرێمی کوردستاندا گەل و چما ڕێک لە ڕێکخراوەکانی سڤیل هەروەها میلەت دەگیرێ بۆ ئەوەی نەڕازەبوونی خۆیان دەربخەن یاخۆت بەرژەوەندیان چییە جگە لە ئابووری لەگەڵ ئەوانەیە ئایا ترسی دەسەڵات لە دەستچوونی دەسەڵاتی خۆیان یاخۆت شتێکی ترە ڕێکەوتنامەیەکی نهێنیان هەیە لەگەڵ ئەوانەیە بەڕای جەنابەت وەکو مامۆستای زانکۆ لە ڕاستیان من ئەمە نازانم بەڵگە و دۆکومنتێکم لە دەست نییە کە ئەوان ڕێکەوتنامەی نهێنیان هەبێیان ئەم تۆ بارانکردنە بە ئیتفاقی ئەوان کرابێ بەڵام کەس بۆی نییە و کەس نابێت جورئەتی ئەوە بکە ڕێگری لە خەڵک بک بێتە سەر شەقام کەس نابێ ئەو مافە بەخۆی بدا کە ڕێگری لە خەڵک بکە بێتە سەر شەقام و ناڕزایی دەربڕێ و ئیدانەی ئەو تۆ بارانکردانە بکە ئەگەر حیزبە سیاسەکان تەنیا پێیان وایە دەتوان ئیکتیفا بەوە بکەن بەیانێک دەربکەن و دواتر خۆیان بێدەنگ بکەن وەکو ئەوەی ئەمە سۆماڵ بێت تۆ باران بکری هەرێمی کوردستان نەبێ بە هیچ جۆرێک نابێ ئەو مافە بە خۆیان بدەن لە ڕاستیە نابێ خەڵکیش ئەمەیان لێ قبول بکە کە ڕێگریان لێ بکەن خەڵک خۆپیشاندان بکە عیبێکی گەورەیە بۆ ئێمە لە لەندەن و لە پاریس و لە دیاربەکر و لە وڵاتانی دیکە ئەوروپی ڕەوەندی کوردی بێتە سەر شەقام و ئیدانەی تۆ باران بکە ئێمە لە هەولێر و دۆوەکو سلێمانی و کەرکووک وەکو ئەوە هەڵسوکەوت بکەین کە تۆباران لە ئێمە دوورەوە نەبای دێ و نەباران وەکو پەندە کوردەکە دەڵێ عیبێکی گەورەیە بۆ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی عیبێکی گەورەیە بۆ حیزبە سیاسیەکان ئەوانەی لە معارەزەن ئەوانەی لە دەسەڵاتن خۆ ئەگەر شەڕکردن بایە لەسەر کورسی و لەسەر ئیمکانیات و لەسەر ئیمتیازات دەمێک بوو خەڵکیان و ڕژاند بوو خەڵکێت بۆ سەر شەقام ڕۆژناریمی کوردستان بۆردومان دەکرێت تەنیا ئیکتیفا بۆ دەکەن مامۆستا میلەتی کورد هەروە چەندی ڕۆژنامەنووس و ڕۆناکبیران و ڕۆشنبیرانی کورد چاوەڕێی ئەنجامدانی لە دارخستنی کۆنگرەی نەتەوەی کورد دەکرا کە بڕیار وا بوو لە هەولێر لەدار بخرێ بەڵام ئێستا دەنگۆی ئەوە هەیە کە ئەو کۆنگرەیە نەکرێت کۆنگرەی نەتەوەی ئایا ئەگەر نەکرێتن کێشەکان بەرەو ئاڵۆسترن نابن بەڕای جەنابەت طبعا تەنیا تورکیا و سووریا و ئێران و عەرەبە شۆڤینەکانی عێراقی حەز دەکەن ئەو کۆنگرەیە نەکرێ من پێم وایە هیچ کەسێک هیچ هاوڵاتیەکی کورد هیچ کەسێک کە دڵسۆز بێ بە وڵاتی خۆی حەز بەوە ناکە گوتاری کوردی پەرد بێ حەز بەوە ناکە وەکو ئێستا شەقامی هەرێمی کوردستان دوولەت بێ و سێلەت و زیاتر بێ بەستنی کۆنگرەی نەتەوەی کوردستان یان من پێم وایە ناوی لێ بنین کۆنگرەی نیشتیمانی کوردستان باشترە چونکە بۆ ئەوەی هەموو ئەو پێکاتانەی دیکە کە لە پاڵ کورد لە هەرێمی کوردستان یان لە کوردستان بەگشتی لە هەر چوار پارچەکەی کوردستان دەژین بۆ ئەوەی ئەوانیش بەشدار بن پێویست وایە ناوی لێ بندرێ کۆنگرەی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی گوتاری پێکاتەکانی کوردستان بۆ داکۆچکردن لە مافەکانی خۆیان یەک بخرێ من پێم وایە ئەمە دەبێ بکرێ ئەم ڕۆیان سبەی زەرورە بکرێ بۆ ئەوەی چیتر بەرژەوەندی نیشتیمانی بەرژەوەندی نەتەوەی بە قوربانی عیلاقاتی حیزبی لەگەڵ وڵاتانی دیکە نەکرێ چونکە بەداخەوە ئێستا ئەو هەستە هەیە کە مووقیفەکان جیاوازە مووقیفی حیزبەکان لە بەرامبەر تۆبارانکردنەکان جیاوازە مووقیفی هەندێک حیزب بەرامبەر تۆبارانکردنی ئێران زۆر توندا
بەڵام بەرامبەر تۆپبارانکردنی تورکیا زەعیفە. ئەمە پەیوەندی بە عیلاقاتی نێوان ئەو حیزبانە هەیە. ئەمە یەک لە هۆکارەکانی لە ڕاستیە ئەمەیە کە ئێمە خاوەن استراتیژیشی نیشتیمانی یەکگرتووی کوردی نین یان کوردستانی نین بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو مەترسیانە بینەوە کە هەڕەشە لە مافەکانی ئێمە هەڕەشە لە ژیان و گوزەرانی خەڵکی ئێمە دەکات. واتە یەکخستنی ئەم هەموو دەنگانە دەنگی کوردی هەر چوار پارچەی کوردستان ئەوانەی لە ئەوروپاش دەژین چییە؟ چارەسەری یەکخستن یاخود ڕێگای بە گەیشتنی ئەمانە و یەکدەنگی ئەوان چییە بێتم بەڕای جەنابێت؟ لە ڕاستی ئەو کۆنگرەیە کە قسە و باسی لەوە کرا بەستنی ئەو کۆنگرە نیشتیمانی یان نەتەوەیە کە بڕیار بوو سەرۆکاتی هەرێمی کوردستان ئیدارەی بکە. بڵێ ئەگەر بێت و ئەم کۆنگریان نەکرێتن دۆخ و ڕەوشی ئێستای کورد بەرەو کوێ ئەڕواتن لە هەر چوار پارچەی کوردستان. ئەگەر گوتاری کوردی یەک نەخرێ ئەگەر کورد نەبێتە خاوەن استراتیزیەتێکی یەکگرتوو چۆن لە هەموو ئەو ڕووداوانەی لە مێژوودا ڕوویان داوە لە پاش شەڕەکانی یەکەم و دووەمی جیهانی لە پاش کۆتایی هاتنی شەڕی سارد لە پاش 11 سپتەمبەر لە پاش ڕوخانی ڕژێمی عێراق ئێمە جارێکی دیکە لەو تەوژمە نوێی لە باکووری ئەفریقیاوە هەڵی کردووە و ڕۆژهەڵاتی ناوەڕات جارێکی دیکە گۆڕانکاری بەسەردێ بێبەشترین میلەت دەبین. لەبەرەوە بە بڕوای من بەستنی کۆنگرەی نیشتیمانی کوردستان پێویستێکی حتمیە ئێمە ئامادەکاری بۆ ئەو دۆخە بکەین کە لە ناوچەکە هەیە. بەڵێ مامستا دواوتەت و بانگت وەکو مامستای زانکۆ بۆ هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ مامۆستایانی ئاینی بۆ هەمویان ڕۆلیان چییە چیان لەسەر مل واجبە کە بکەن لە ڕۆژانی ئەمڕۆدەکە وڵات و خاکمان کەوتوتە بەر تۆپبارانکردنی هێزەکانی وڵاتانی دراوسێ بڵێن. بەڵێ دەبێ لە ڕاستە دەبێ هەست بە مەسئولیت بکەین دەبێت لەمە بگەین کە ئەگەر دوێنێ لە سەنگەسەر حوت هاوڵاتی شەهید بوون بەیانی ڕەنگە لە قەڵاتزێ 20 دیکە و لە ئامێدی 50 دیکە شەهید بکرێن چونکە ئەو تۆپبارانکردانە بەڕاستی زۆر عەشوائیانەیە زۆر ڕەمەچیانەیە و زۆر نامەسئولانەیە. دەبێت ئێمە هەست بە مەسئولیت بکەین بە شێوەیەکی ئاشتیانە دەنجی خۆمان بە کۆمەلگەی نێودەوڵەتی بە نەتەوە یەکگرتووەکان بە ئەمریکای بەرژەوەندخواز بگەینێن چونکە من بە ئەمریکا دەڵێم بەرژەوەندخواز چونکە تا ئێستا بە ژێرەی بڕیارەکانی نەتەوە یەکگرتووەکان ئەمریکا داگیرکەری عێراقە ئەمریکا دەبێت پارێزگاری لە سیادی عێراق بکە بەداخەوە دەبینین ئەمریکا بێدەنگە ئێمە دەبێت خۆمان ڕیزەکانی خۆمان یەک بخەین گوتارمان یەک بین دەبێت ناڕزایی دەرببڕین بینە سەر شەقام وتار بڵێن بە زمانەکانی دیکە دەنجی ناڕزایی خۆمان بەرز بکەینەوە. مەڵێ کاکە هێمن میرانی مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ بەشداربوون لە تاوتوێ ئەم ڕۆماندا زۆر سپاس دەم باش. بینەرانی بەڕێستاوتوێ ئەم ڕۆماش بە کۆتایی هات بۆ هەر سەرنج و تێبینی و پێشنیارێک دەتوانم پەیوەندی لە ڕێگای تاوتوێ ANRTTV.com-ەوە ڕاو پێشنیارەکانتان بۆمان ڕەوانە بکەن تا تاوتوێکی تر بگەینەوە هەر شاد و بەختەوەرت بن خواتان لەگەڵ.